بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني بريز خوش حالم كلا شرح متن عقيدة طحاوي بخزمتان دقموا جيشتنا فقريسي وهاشت دفرمي وتعالى عن الحدود والغايات والأركان والأعضاء والأدوات لا تحويه الجهات الست كسائر المبتدعات أو فقريا زانا قسيان زور لسر كردوه ودلين خوزيا شيخ طحاوي هزار رحمة ليبي أو فقرين نسيبايا و ئەگەر تۆزێوە چ کابرای گوتی دەڵێن بە وردی نەچێناوێ ئیشکالیاتێکی تێدا دروست دەبێتن. لەبەرەوەش ئەمە ئیکتیفا بەوەی ڕابردوو دەکەین کە خوای پەروەردگار بۆ خۆ وەسفی خۆی دەکات لەیسە کەمیثلیه شەیء وهو السەمیع البەصیر، کە هیچ شتێک وەکو خوا نییە و خوای پەروەردگار بیسەرە و بینەرە و خوای پەروەردگار پێویست ناکە هەندێک شت زۆر خورد کەیەوە کە زۆرت خورد کردەوە زۆر هەندێک شت ئینسان تووشی ئیشکالیات دەبی تێیدا. بینە سەر بابەتێکی زۆر هەستیار و گرنگ کە ئەویش بابەتی ئیسرا و میعراجە. ئیسرا و میعراج طبعاً برا بەڕێزەکانی خۆم هەروەکو ڕاستکردنەوەیەک زۆر جار بینیمە لە بەرنامە و شتیوالە دەڵێن ئیسرا بە قورئان سابت بووە، بەڵام میعراج بە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دانەوێ فەرق و جیاوازیەک دروستکەن، ئیشکالیەتێک دروستکەن. طبعاً و قەزیەوانی هەردووچی بە قورئان سابت بوون. ئیسرا ڕۆیشتنە بۆ بە شەوێ لە زمانی عەرەبی و میعراجیش کەلیمەی میعراج ئالەتی پێ بەرزبوونەوەیە، بەڵام زیاتر بۆچی بەکاردێنین؟ بۆ بەرزبوونەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئاسمانەکان. طبعاً هەردووچی بە قورئانی پیرۆز سابت بوون. ئیسرا بە سوورەتی ئەلئیسرا کار سوورەتێکی ناوی ئەلئیسراء سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله. ئەوجا میعراجیش بە سوورەتی نەجم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی کردو ما كذب الفؤاد ما رأى. ئاەتەکان زۆرن وە لەوێن دەرێش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جوبریلی بینیوە لەسەر خلقەتی خۆی ولقد رآه نزلة أخرى عند سدرة المنتهى ما زاغ البصر وما طغى لقد رأى من آيات ربه الكبرى. طبعا إسرا ومعراج برا بەڕێزەکانی خۆم لە بابی عەقیدەیە ئیسرا و میعراج و دەفەرمێ والمعراج حق. میعراج گوتم ئەو ئالەتەیە کە پێی بەرز دەبیەوە. طبعا ئەو کاتەی هیچ ئالەتێک نەبووە لە زەوی بەرزت کاتەوە بۆ ئاسمان. طبعا ئاسمان بۆ دەگوترێت کە هەر شتێک لە تۆ لە سەری تۆ بێتنەوە ئاسمانە. دەنا ئاسمانی ڕاستەقینە کە دەینە سەری هەموو دەرگەی خۆیان هەیە، دەرگەوانی خۆیان هەیە و کەس ناتوانێت لێی دەرچێتن بیبڕێتن ئیلا چۆن دەچێ ماڵێکی لە دەرگە دەدەی خاوەن ماڵەکە دێتە بەر دەرگەکەی دەڵێ فەرموو چێیە؟ ئەمنم. فەرموو وەرە ژوورۆیان دەرکەت لێ ناکاتەوە. لەبەر هەندێک خوای پەروەردگار کە باسی ئاسمانەکان دەکا دەفەرمێتی لا تفتح لهم أبواب السماء، دەرگەکانی ئاسمانیان لێ ناکرێنەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام طبعاً
قسەی زۆر لەسەر کراوە لەسەر ئیسرا و میعراج. ئەم پێم خۆشە لەو دەرسەی بۆتان کورت کەمەوە، ڕەئی ئەهلی سونە و جەماعە و ڕەئی صریح و تەندروست و سەواب چۆنە لەسەر ئیسرا و میعراج ئەوتان پێ بڵێ. طبعا وایە دەڵێ حتا لەناو سەحابان ڕەحمەتی خوای لەسەر بێ وای ئیشکالێکی بۆ دروست بووە، دەڵێ میعراجەکە ئیسرا و میعراجەکە دەڵێ بەڕوح بووە بەلاشە نەبووە. یەکێک لەوانە دایکی ئیماندارانە عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەڵێ طبعا عائیشە و کاتێ ئیسرا و میعراج لە مەککەی بوون، هێشتانەکە خێزانی پێغەمبەر نەبووە عەلەیهی سەڵات وەسەلام، نەیگواستۆتەوە. دەڵێ بەڕوح بوو، ئەگە بەس بەڕوح بایە لاشەکەی لەوێن دەرێ هیچ ئیشکالێکیان دروست نەدەکرد کافرەکان. دەبێت زۆر تەبیعیە بڵێ من بەڕوح چوومە فڵانکە شوێنەی. ئیوایە دەڵێ لەوەی ئەوەتر دەڵێ کاکە ئیسرا و میعراج دەڵێ بە خەو بووە، ئەنی خەوێکی بینیوداوەکەوە هیچ ئیشکالێکی نیست، تا کابرا دەبینی مسلمانیش نییە. خەوت بۆ دەبینی دەڵێ کاکە فڕیم لەو وڵاتەی بۆ ئەو وڵاتەی دەی بەسکە گوتی خەوت هیچ ئیشکالێکت بۆ دروست نابێ لەگەڵی. نای مناقەشە بکەی وەڵا ڕاست ناکەی، یان کاکە وەڵای ئەو شەو دەخەوێدا چوومە فڵانکە وڵاتەی چوومە فڵانکە وڵاتەی و دەوڵەمەند بووبم بە پاشا ئەو خەڵکە هەمووی و چکاورای گوتی ڕێزیان لێدەنام وەختایەکی غەرق بووم نزە هەنووە و ئەشکال خەوت جاری وایە خەونی عەلەق و بەڵق کابرات جاری وایە خەونی زۆر منەظەم دەبینیت. بەڵام لە قەزیەی خەودا کەس نەبووە بێتن مەسەلەن مناقەشە بکە و مجادلە بکات. ئەوەی کە صەحیح و تەندروستە کە ئایەتی خوای پەروەردگاریش پشتگیری لێ دەکا، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ڕوح و بە جەستە ئیسرا و میعراجی پێکراوە بە هەردووچی. دلیل دەفەرمێ سبحان الذي أسرى بعبده. عبد علەما دەفەرمون، زانایان دەفەرمون کە گوترا عبد لە دووشتان پێکاتوە، لە ڕوح پێکاتوە لە جەستە پێکاتوە. لە ڕوح پێکات و پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام کە بە قوڕەیشەکان دەفەرمێتن، قوڕەیشەکان چاچی لێ حاڵی بوون، لەبەرەوە عەقڵی قوڕەیشەکان تەقەبولی نەدەکرد محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام کە ئینسانێکە بڵێ ئەمن ئەم شەو لە مەککەی چووم بۆ بەیت المەقدس، لەوێن دەریش چووم بۆ هەموو ئاسمانەکان و چووم بۆ سەدرەت المونتەها و لەوێن دەرێش نوێژم لەسەر واجب کراون. ئەوە بوو باوەڕیان نەدەکرد، دەیان گۆ ڕاست نییە. و ئیواهەیە دەڵێ ئیسرا و میعراج دوو جار بووە. ئیسرا و میعراج دوو جار بووە، یعنی بەس دەوێ خۆ لە هەندێکەوەی خۆ بتزیتەوە. دەڵێ جارێکیان لە مەکەی بۆ جاری، ینی معقولە تو بڵێ وەڵا دوو جاران نوێژ لەسەر پێغەمبەری واجب کراون عەلەیهی سەڵات وسەلام. جاری یەکەم واجب کراون دیسانەکە بڵێ وەڵا دەی ئەوە 50 نوێژت لەسەر واجبە و داهوردە وردە جاری دومیش دیسانەوە، یعنی جاری یەکەمەکە یانی چییە؟ یەک جار بۆ ئیسرا و میعراج. ئەویش بەڕاستی لەو پەڕی ناخۆشی و ناڕحەتی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناڕحەت کرا و لە دۆڵی ئەبوو تالیب لەوێن دەرێ 3 ساڵان حەساری ئیقتسادی، کۆمەڵایەتی، سیاسی هەموو شتێکیان لەسەر دانرا بوو لەسەر مسلمانان و لەگەڵ ئەوەشدا کە لەسەر مسلمانان دانرا و بەڵام خزم و کەسەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە کافریش بوون ئەوانیش چوون وەکو هاوپەیمانیەک وەکو هاوسۆزیەک لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێن دەرێمانەوە. ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مامی وەفاتی کرد ئەبوو تالیب و خێزانە خۆشەویستەکەی خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، طبعا هەتا خەدیجە مابوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ژنی دیکەی نەیناوە. مەبەستمەوە نییە بڵێم وەڵا تا ژنی یەکەمتان نەمری ژنێ مەینن، نا بەڵام ئەوەی بزانن باشە. یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەتا ئەو خێزانە خۆشەویستەی مابوو 15 ساڵان لەگەڵی ژیا.
15 ساڵەوە نییە لە تەمەنی 25 ساڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ژن دێنیتن وەکە ژن دێنی لە تەمەنی 25 ساڵی لە تەمەنی 40 ساڵی وەحی بۆ دێ ئەوە چەند؟ ئەوە 15 ساڵ تقریبن 20 ساڵێکی لەگەڵی ژیاوە 20 ساڵێکی لەگەڵی ژیاوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ژنی بەسەر دایکی ئیمانداران و دایکی ئێمە نەیناوە و خۆشەویستترین ئافرەت بووە لە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئافرەتێکی زۆر عاقڵ و زۆر دیندار و زۆر خاوەن شەخسیەت و پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێز بووە و کە وفاتی کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو ساڵەی ناولێنا ساڵی خەم و خەفەتان عام الحوزن علەما دەفەرمون ئەلەو ساڵەیدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وەکو دڵنەواییەک لە بۆ عەبدی خۆی لە بۆ بەندەی خۆی ئەو سەفەرەی پێکردووە طبعا ئەو سەفەرە کۆتایی بە ئەوە هات بە ناخۆشیەکانی دۆڵی ئەبوو تالیب هاتنەوە ناو خەڵکی و لە ناو مەککەی و ئەو لەوێن دەرێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە جبریلی بۆ ناردووە عەلەیهی سەڵات وسەلام و جبریل بوراقێکی پێ بووە بوراق دەفەرمون لە گوێ درێژ گەورەترە و لە ئێستر بچووکتر بووە بەڵام سەریعیەکەی زۆر عەجایب بووە یعنی چاوی چەند تیژ بوون یعنی چاوی چەند بینیوە یعنی کە وەکو بڵێ تەکانی داوایان بازی داوە کە ڕۆیشتووە ئەوەندەی بڕیوە طبعا ئێستا شتەکە زۆر ئاسانتر بووە بۆ مەسەلەی ئەو ئیسرا و میعراج و قسەکردن لەسەرەوانە یعنی تو کە باسی خوای پەروەردگار دەکەیت تەبارەک و تەعالە خوای پەروەردگار قووەت و دەسەڵات و هێزی خوای پەروەردگار زۆر لەوەی گەورەترە کە پیاو بێ مناقەشە شتێکی وا لە بکاتن لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە دەیان شوێندا کە باسی دەسەڵات و هێز و قووەتی خۆی دەکاتن باسی ئەوی دەکاتن کە خوای پەروەردگار بەسەر هەموو شتێکدا زاڵە و دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا دەشێتن و هیچ شتێک نییە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەستەوەستان بکاتن و هیچ شتێک نییە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بەسەریدا زاڵ نەبێتنیان بۆکو بڵێ مستحیل بێتن ئەمر و فەرمانەکانی خوا لە مابەینی کون فەیەکونە ببە دەبێتن زەمەن لە لای خوای پەروەردگار نییە زەمەن لە لای خوای پەروەردگار نییە کات لە لای خوای پەروەردگار نییە برا بەڕێزەکانی خۆم دووری و نزیکی لە لای خوای پەروەردگار نییە هیچ شتێک نییە لە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بڵێ وەڵا ئەوە ناکرێ یان کاتێکی زۆری دەوێتن طەرفەت العەینێکە یعنی وەرە تەماشەکەن ئەصحاب الكهف چەند ساڵ خەویان لێکەوت طبعا نەمردن ئاگاتان لێ بیت 309 ساڵ خەویان لێکەوتووە قال كم لبثتم قالوا لبثنا يوما أو بعض يوم عزير ئەو وەفاتی کرد 100 ساڵی مرد بەڵام زیندی دەکاتەوە قال كم لبثت قال لبثت يوما أو بعض يوم عفوا ئەوانەی کە عمرێکی زۆریان 1000 ساڵ ژیاون قەومانی دیکەی مەسەلەن تا سەردەمی نوح عەلەیهی سەڵات وسەلام تەمەنیان گەلێک زۆر بوو چونکە بەشەریەت کەم بووە وەکو ئێستا نەبووە بەشەریەت ئاوا زۆر بێتن عمری کورت بێتەوە بەشەریەت گەلێک زۆر بوو لەبەر عمریان زۆر دەری بۆی کە بەشەریەت هوردە ئینتیشار بکات و پەرش و بڵاو بێتەوە یعنی لە ڕۆژی قیامەتەوانی کە زۆرترین عمریان بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لێیان دەپرسی قال كم لبثتم في الأرض عدد السنين چەند ساڵان لە عەرزی ژیاون قالوا لبثنا يوما أو بعض يوم فاسأل العادين وڵای خوایە پێ دەچێ من ڕۆژێک دانە ڕۆژێک بەڵام حیسابەکەمان تەواو نییە فەسەل العادین ئەوانەی کە لە حیساب و لە ڕیاضیات و بیرکاری زیرەکن لەوان بپرسە کەواتە زەمن لای خوای پەروەردگار
حیسابی بۆ ناکرێتن هیچ نییە. ئەمڕۆژ تەماشەکە ئینسان کە مەخلووقێکی خوینە ئەو زەمانەی کە ئەمن و تۆ لامان یعنی خەڵکێک مەبەستم کە دەڵێ ئەمن و تۆ ئیشاڵە ئیشکالمان نیە ئێمە بەڵام خەڵکێک کە ئیشکالی بۆ دروست بۆ قەزیانە خۆخوای پەروەردگار ئەو تەکنۆلۆژیایی کە ئەمڕۆ هەیە لە مەسلحەتی ئەوەدایە ئەو دینەدایە ئەگە تۆ زێفکری لێ بکەیەوە کابران لەو پەڕی دنیا بە مۆبایل بە ماسنجەر بە واتسئاپ بە فەیسبوک بە هەر شتێکی هەبێ لەوێن دەرێ بە لەحزە دەڵێ ئەلۆ لێرانە دەڵێ ئەلۆ لەحزە کە حیسابیشی کەی جارێکە بە پێیانی حیسابکەی ڕێی چەندە گەلێک دوورە ئەگەر بە تەیارەش بی لەو پەڕی قوتبی جنوبی یان شیمالی تا ئەو پەڕەکەی زۆری دەوێت بەڵام بە لەحزە و بەثی تەلەڤیزیۆنی سەوت و سوورە کابرای نەقڵ دەکا بۆ هەموو شوێنێکی کەواتە برا بە ڕێزەکانی خۆم ئیسرا و میعراج پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە شەخسی خۆی و بە ڕوح بە خەبەریش بووە و نەبێت جا بڵێ وەڵا بێهۆش کرا بێتن بۆی کە نە بەخەبەر بووە پێکەوە لەگەڵ جوبریل عەلەیهی سەڵات وسەلام ڕۆیشتون هەموو شوێنەکانی پیشان داون دەفەرمێ والمعراج حق وقد أسري بالنبي صلى الله عليه وسلم وعرج بشخصه في اليقظة إلى السماء ثم إلى حيث شاء الله من العلا وأكرمه الله بما شاء وأوحى إليه ما أوحى پیغمبر عليه الصلاة والسلام روح جيان من بقرباني به بروح بجيان رويشتوا إسراء ومعراج بيكراوا ويكم زار كتشوتا بيت المقدس لوين دري طبعا يكم قبلي مسلمانان بو بيت المقدس آقاتان لبيت الوين در پیغمبری خواه عليه الصلاة همو پیغمبری بو کو کردونوا پیشنویجی بو همو پیغمبران کردوا عليه الصلاة والسلام طبعا پیغمبری خواه عليه الصلاة بيت المقدسی نبینی و آقاتان لبيت پیغمبر بيت المقدسی نبینی و یکم زاره کده استوین داره بەڵام لەناو خەڵکی مەککەی خەڵکێکی لێ بۆ تیجارەت و بۆ کڕین و فرۆشتن وانە چۆ بەیت المەقدیسی بینیوە شارەزا بۆ لەوێن دەرێ کە دێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێی دەپرسن دەڵێ زۆر چاکە چێ بەیت المەقدیس دەڵێ بەڵێ ئامادەی خەڵکت بۆ کۆکەینەوە قسانە بکەی چکە ئەوان قەناعەتیان وابوو ئەوە کۆتایی قەزەی پێغەمبەرایەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوەی کە ئەو قسان لەناو خەڵکەی بکە ئەو خەڵکە ئاوا یعنی ئەوە قابلی قبوونی وەکو بڵێ کە شکست بە قەزیەکەی دێت و ڕزگاریان دەبێت لەو قەزیەی تی بەڵێ تاکیدی وەکو بڵێ مێشیان دەدارێکی دادۆزی بنەوە کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوە بەڵام بۆ دەرسی داهاتوو بە حەول و قووەتی خوا باسی ئەوە دەکەن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ناو خەڵکیدا یەکەم پرسیاری کە لێ دەکەن دەڵێ مادام بەیت المەقدست بینی و چێ ناو مزگەوتی وێن دەرێ و وەسفی مزگەوتەکەمان بۆ بکە دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ زۆر کاتێکی ناخۆشترین کاتم لە ژیاندا ئەو کاتە شارەزانی بە شەو چوو نەمبینیوە دەڵێ ئەوە بوو کە شتێکم دەدڵی دادروست و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕاست بەیت المەقدیسی هێنا بەر چاوم کور لە ناو بەیت المەقدیس دابم ئاوە هەر پرسیارێکی لێیان دەکردم لە هەر شوێنێکی خوای گەورە پیشانی دەدام وەسفم بۆیان دەکرد کابرا لەوێن دەرێ سار دەبوو لێگۆ ڕاستەکەی تەفاسیلی زیاتر بۆ دەرسی داهاتوو ئینشاءڵڵە بۆی کە ئەو شتانەی کە ضەرورن ئینسان مطەلیع بێ لەسەر ئیسرا و میعراج ئاگامان لێی بێتن خوای گەورە عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن و خوای پەروەردگار ئەو دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتمان والسلام عليكم ورحمة الله وبركاته.